وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوانم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. یاران ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئێمە لە دیبێتەکانە تەرە و زەرورەتە ڕۆخاندنە حکوومەتە حەلیم بۆ ڕزگاری ومەتە کوردی وەم سەرزەمینە کوردەوارمانە بەحس کرد. لەوێ ئاماژەمان بەوە کرد کە بە پێچەوانەی ئەوەی کە مەردم لە زاهرە پێیان وایە ئەم ئەحزابەی تەحتەناوە یەکێتی و پارتی دارای قدرەتە مادی و هێزە نظامین و ئەوە بووگەسە هۆی مانەوەیان بە پێچەوانە دوو عنسۆر هۆ و سەبەبی مانەوەی ئەوانن تا بە ئێمڕۆ کە ئێمە بە وردی بەحسمان کرد و ئەو دوو عنسۆرە بریتی بوون لە کوردبوون یاندانی وەهمی کوردبوون وەکو ئەحزابی یەکێتی و پارتی و دووهەم وەهمی سەرزەمینی دایکی. ئەم دووە تەنیا پێگەی دەسەڵات و قودرەتی حکوومەتی حەلیمی کوردستانە. ئەگەر اتفاقاتە ئەمڕۆژین بەڕەسی بکەن ئێوە ئەزانن ئێمەی کورد بێ ئەوەی کە ماڵی خۆمان پاک بکەینەوە ناتوانین لە بەرامبەرە هیچ دوژمنێکی دەرەکیە بوەستین. بۆیە دەبێ ومەتە کوردی یەکدەنگ و بە یەک ڕەوایەت لە بەرامبەری دوژمنانە کوردە بوێزێت. ئەمە مەقدور نییە ئللا ئەوەی کە تۆ تەمامی نەیارانە کوردیەت لە بین بوویت و ئەگەر ئێمە مەجبور بین بەشێکی فرە لە خائنینی ناوی خۆمان تەسویە بکەین بۆ خاترەوەی ببین بە ساحبی ڕەوایەتی کوردیەتی یەکدەست مەجبورین ئەو کارە بکەین. ئەوەی کە ئێمە گەرەکمانە حکوومەتی حەلیمی کوردستانی عێراق لە بین بووین و حتمەن لە بینی ئەوەین سەرەتا لە زەهنی ئینسانی کوردیە ئەوەی کە لە پاش تەحقیری دەیان ساڵەی حکوومەتە کۆرپۆرێتیەکان یعنی حکوومەتی دەستکردی کۆمپانیهای ماڵی بازرگانی ئەوجار ئێمە ئەتوانین بە باشی لە بەرامبەر دوژمنانە خۆمانە بوێسین. ئەرکی هەر فەرماندەیەک ئەرکی هەر ژنەراڵێکی مەردم ئەوەسە کە پێگەکان قودرەتە دوژمن بناسێت تا بزانێت تارگێت و هەدەف وا لەکوێ و ئێشەی لەکوێ بدات تا بتوانێت بیڕوخێنێت و لە بینی بوات. ئێمە لەگەڵ تاقمێکی دەستکرد بە ناوی کوردی قەومی ئیتنیکی لە چوارچێوەی حیزب و ڕێکخراوە لە ڕواڵەتی ڕۆژنامەنەگار و نخبە و ڕووناکبیر بۆ ئەم ئومەتی کوردیە ڕوبەڕووین. مشتە ئینسان کە بەندن بە شەهوانیات و نەفسانیاتی زەعیفیان، مشتە ئینسان کە قودرەتیان لەبەر خاتر شکۆی قودرەت نەگەرەکەن تا حازر بن بۆ ئەم شکۆ گیانفیدایی بکەن، قارەمانەتی بکەن، لە خۆبردوویی بکەن و ئینسان قەهرەمان و کۆمەلگای قەهرەمان دروستکەن تا بتوانن بەگژ دوژمنە مدعیەکانە جەهانە بچنەوە. ئینسانهای قەبارە بچووکێک کە یەکەم پێگە و یەکەم ویستە خۆیان لە پوڵ ئاوێنن، ئەویش پوڵە کاغەزی، پوڵە کاغەزیە کە تەوەسۆتە نظامە سڵتەیە جەهانی ئیدارە ئەکرێت. ئێمە بەرەبەرە خەریکین بەرەو دنیایەگەچین کە سوتەمەنی فۆسیلی وەکو نەفت کارکردی خۆی وەکو بەشێک لە ئەنەرژی حرەکەتی لە دەست دەدات. یعنی تۆ لە وڵاتەکانی ئوروپایی تا ساڵی 2030 بەشێکی زۆر لە ترانسپۆرتیشن بە تەورە مطلق سوختە فۆسیلی بەکار نایێتر
سوتەمەنی فوسیلی بەکار نایێری. تەمامی ئەو کۆرپۆرێشنانەی کە لەسەر فرۆشتنی سامانە سروشتیەکان دانرابوون ئەو جار بەرەو داڕمانێکی بنەڕەتی ئابووری ئەچن و کارکردە نەفت ئەمێنێتەوە بۆ سەنایعی پەترۆشیمی، چون ئەنەرژیە بەرق و ئەنەرژیەکانی تەرخەریکن جێگەی ئەگرنەوە. ئەو مەسەلەی کە کوردەواری ئێمە موهیمەکە زەراعات و ئاوە. بۆ دۆرانە دوایی نەفت تەنیا جێگەیەک لەم ڕۆژهەڵاتە نێوەڕاستە تۆ ئەتوانی تیا بژیت سەرزەمینە کوردەوارە. دەوڵەتە جوولەکەی ئانووسیە ئێرانی بە هاوکاری ئەربابانە غەربی بە مەچەکە کوردە قەومی ئێتنیکیە خائین خەریکە ئەو بەشەی پڕپیت و بەرەکەتی خاوەرمیانە بێرێتەوە ژێر دەسە ئەمپراتوریەتە جوولەکەیە ئانووسیە ئێرانی. لە بینبردنە ئێرادەی ئینسانە کورد، لە بینبردنە چۆنیەتیە ژیان و نەریتە کوردی شێوەیە تەولید لە کوردەوارە و خستنە مێشکە ڕەوایەتە ئێرانیەت و تورکیەت و دۆمۆکراسی و لیبرالیزم خەریک من ئەو کارە جێبەجێ بکەن. ئالەگرا حکوومەتە حەلیم بە تەمامە قودرەت لەم ڕاستە لە ڕاستای خەساندن و نابوودی ئومەتە کوردی خەریکە کارەکە تا بزانن ئێوە لەگەڵ چ میزان ئینسانهای نادرووسە بێشەرەف و لە شەرەفبەری لە ئینسانیەت بەری ڕوبەڕوون. ئێمە لەگەڵ زۆر ئەحمەقێکا لەم کوردەوارە ڕوبەڕوو ئەوینەوە ئێژن ئەم شتانە نسبین. ئەخلاق نسبیە. ئەخلاق نسبی نییە کاکی کورد. ئەگەر ئەخلاق نسبی بوایە ئەو جار تۆ هەر لە مانیفێستەی حقوقی بەشەر مافی مرۆڤی بەشەری لیبرالی مطلقت بەناوی کەرامەتی ئینسان نەبوو. نسبی بوویتر تۆ مەگەنایەژی نسبیە. تۆ مطلقە کەرامەتە ئینسان لە مافی مرۆڤ بسێنەوە بزانم تۆ چیت پێەکرێت. یعنی تۆ هەندێک جار حیوانی هەندێک جار ئینسانی هیچ نسبیەیتر. هەنێ ئینسان کەرامەتیان هەست هەنێ ئینسان نێسیان. بۆیە بێسەوادی جەهالەت دیاردەیەکی خەتەرناکە لەم سەرزەمینە ئێمە. بۆیە ئەم سەرزەمینی ئێمە وا نابوود بووگە. بۆ خاترەوەی بە ئێوە بێژم تا چه میزان حماقەت نەزۆکی بێسەوادی و نادرووسی لەم حکوومەتە حەلیمە هەست. چەند دام و دەستگای میدیایان هەست ئەمانە، چەند بەناو ڕۆشن فکر و ئۆپۆزۆسیۆنیان هەست ئەمانە، چەند بەناو حقوقدان و سەرزل و درۆزن و تینگتانکەریان هەست ئەمانە. ئەمانەی وا بەشێک موچەخوەر و مشەخوەر و خۆفرۆش و پاراستن و خوێڕی کوردەواری داگیرکراو لەلایەن ئێران بوون و ئەنتەر و منتەرە پارتی و یەکێتی بە دەستور سپای پاسداران بۆ خاتریەوەی خەڵکی هەولێر و سلێمانی پێسەرکوت بکەن. ئەو حیزبانیانە لەوێ دانیا کە وەکو مجاهدینی خەڵق چۆن جنوبی عێراقی پێسەرکوت کرد ئەوە خەڵکی پێسەرکوتکەن. کەسێک بە ناوی دکتۆر غالب محەممەد لێدوانێکە دات. طبعا ئەصلی مەوزوعی کێشەی هەرێم و بەغداد لەسەر نەوتە بەڕاستی هەرێمی کوردستانە 2010 نەوت دەرەکات و بەڕاستی یەک بەرمیل نەوتی نەگەڕانەوە بۆ عێراق و هەموو جارێکیش اتفاقەکە لە اتفاقەکەی پاشکەسە بێتەوە. هەر کاتێک نەوت دابەزێت ئەڕاتەوە بەغاڵە نەوتە تەسلیمەکەم، هەر کاتێک کە نەوت بەرزە بێتەوە ئەڵە تەسلیمی ناکەم و کێشە دروستەکان. ئەوەی کە ئێمە توانمان لە موازنەی 2019 بیکەین توانیمان نەوت موچەی فەرمانبەران دوور بخەینەوە لە کێشەی نەوتوانە. وەڵام ئەمساڵ ناتوانین. ئەمساڵ بۆ ئەوەی کە بۆ زانیاری جەنابەت ئێمە ئەنتاجی ڕۆژانەمان لە عێراق 4 ملیۆن بەرمیلە. ئێستا سۆمۆ ناتوانێەوە بنێرێت. خۆ
خۆتەزانی لە بانکی لەیەکی پێنجەوە تەخفیف دروست بووە و ئۆپک فەرزی کردەوە بەسەرمانە ملیۆنێک و 700,000 بەرمیل بنێری بەوەی هەرێمی کوردستان ژیانی ئەگەر هەرێمی کوردستان 500,000 بنێنێ بە ملیۆنە 200 تۆ تەسەووری کە بە 40 دلار چۆن ناتوانانی ئەم هەموو داهاتە کۆکەیت ئەنی لەبەر ئەوە ئەوایە حکوومەتی هەرێم کە هاتم دیفاقیان کرد لە مانگیەکی 2020 ئیلتیزامیان بکرا 100,000 بەرمیلەکان تەسلیم کرا و بەتایبەتی ئێمە استیفادەمان نەکرد و خۆیان بە تەقریر و بە داتای خۆیان ئەوەی کە ئەگەر 250,000 بەرمیلەکەمان دەست کەوتایە 12 تریلیۆنمان دەست دەکەوت کە موچی فەرمانبەرە هیچ کێشەیەکی لەبۆ خزمەت گوزاریش بکەین بەس ئەمان 250یان نەب هەموو نەوتیانی فرۆشتووە پارە 250یان دەست نەکەوتووە ئێکەواتە هەر کەسێک تۆزێک عەقڵی حسابات هەبێ هەر تاجرێکی بەسیط بێن دوکاندارێک بێنن پێیان بڵێ کاکە من ئەمە ئەفرۆشم ئەمە بفرۆشم 3 ملیارم دەسەکەوێت ئەمە نەفرۆشم 6 ملیارم دەسەکەوێت هەڵە بەکاکە بڕۆ 6 ملیارەکە وەرگرێتی بۆ خۆت عەزت دەدەی دەریێنی تۆ ئەی فرۆشت و نەقڵەکەی بەڵام من پێم وایە ئەمە لەبەر کۆمپانیاکانی خۆیان و دزی و فزیەکە لێرەیە حەزیان لەوەیە کە ئەمە دەرێنن و بیفرۆشن کێسامان دەریانێ نافرۆشتیانە بە بڕەپارێکی وەشان دەست نەکەوت و کە ئیدامی ناوخۆی پێ بدەن وەلەم لە شۆ بەغدا بڕیوێتی ئاخیبەتی ئەم پەیوەندیانە بە شۆ دەگات سە شاندێک لە بەغدا تەسەوریەوەکی چاوەڕێواکی لەم شاند بتوانێت ڕێکەوتنی بکات لەگەڵ حکوومەتە کاتی عێراق وڵای ئوستاد شاند لە بەغدا ناتوانێت هیچ بکات ئەم شاندە بە تایبەتی ڕۆشتۆ بۆ دەستماچکردن ئەبۆیە شاند ئەگەر بڕوا بۆ قەرارەمانە هەرچیش بێت دوای دێنەوە بۆ لای مەسرور بەرزانی بۆ ئیتیفاقیان بۆ بکە پێم وایە مەسرور بەرزانی ئەگەر خۆی ڕاست بوو وایە لە معادلە خۆی دەچوو لێ ئیتیفاقی کرد چی بیستایحی کرد یعنی من پێم سەیرە کاتەکە قسەیەکی جوانی کرد وتی کە ڕوا بۆ لای ترامبنێ چیر خۆی تەنیا ڕوا دووجێگەکەی نابە بەڵام کە ڕۆن بۆ دەستماچکردن هەموو گۆڕان و یەکێتیان هێرن بۆ دەستماچکردن بەڵام خۆیان لە ماڵە دانیشتووە یعنی تۆ ئەسنی مەوزوعەکەی تۆ نەوتەکەت بردووە تۆ داهاتەکەیت کۆ کردووە تۆ خواردووتە فەرمو خۆتش بڕۆ دەستەکە ماچکە و پارەی ئەو خەڵکە بێنەکە خوراوە یعنی ئەمە ڕاستەکەی دووهەم ئەم یعنی من شتێکم پێ سەیرە ساڵێکە هەر باسیەوە کەن ئەڵەن حکوومەتی عێراق 384 میلیارد دلار قەرزارە باوەڕکە بووە مشکلەیەکم ئەموت بەس بزانم ئەم 384 میلیارە چییە یعنی عێراق نەیداوێتەوە هەرچی حسابات مەکرد ئەم هێنا ئەم بر موازنەی عێراقش ئەوە نییە کە ئەوە نەبکە دوای بۆم دەرکە سەیرەکەم مانە ئێسکی پووسکی ئەنفالەکانمانە فرۆشتن بە ئەوە ئەڵێ یەک ئەنفال مقابل 600,000 دلار ئەوە عیبەیە ئەوە کەمکردن ئەم نۆکتە مهم بوو لە تەواوی و گزارشاتە فەسادەی کە دای ئەوانە گەڕین جا مردم بەعام لە تەواوی دنیا بە ڕقەم فرعەجیب و غەریب تێکەچی مەسەڵەن ئەوانەی وەختی خۆی گەرەکیان بوو ئینسانی غەربی بکەن بە مەسرفکەر و کریدیت کارتی پێبەن وتیان لەباری ڕەوانی و ئینسان وەختی پوڵ ئەژمێرێت پارە ئەژمێرێت مەسڵەن گەرەکی بێ 1000 دلار 20 دلاری بژمێری گیانی دەرەچێت وەختی ئەیدا یەک باقەس کە ناسی شێبە بەڵام ئەگەر کارتێک بێ کارتەکە بکێشێ و ڕقەمەکە لێبەن 1000 و ئەو پین کۆدێکی لێبا ئێشی نییە ئازاری نییە بەڕاحەتیەتوانێت بیدات ئەوە لەباری ڕەوانشناسی ئەوایە مەسەڵەن ئێستا لەم کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنی ئێرانیوە خەڵک بە نیسبەتی 40 ساڵی پێشەوە 10 بەرابەر فەقیرتر بووگە بەڵام کە ئێژێ من 1 ملیارد تمەن پوڵم هەست یعنی 50,000 پوند 1 ملیارد تمەن پوڵم هەست هەڵە خاتەوە کە میلیاردێرە جاران کاورا 4 ساڵە پێش پۆند 5,000 تمەن بووگەم ئێستا کە پۆند 20,000 تمەنە کاورا 100,000 پۆندی لەدەستاگە بەڵام چون پوڵەکە 1 ملیارد تمەنە کاورا فکرەکە کە پۆلی دەرهاورگە وەزعی فرەخازە لەلای ئێمەش فکرەکە نەرکە ڕقەمی هەست و پوڵی هەست قودرەتیشی هەست ئەمەی گوێتاندا وتی حکوومەتە حەلیم لە بەغا داوای 384 میلیارد دلار غێرامەت ئەکا وتی من سرم سوڕ مابوو ئەم 384 میلیارد دلارە چییە دوای زانیم داوای پوڵە ئەنفالەکانەکە ئێژێ هەر ئەنفالێک 200,000 ئەنفالمان هەست هەر ئەنفالێک 300,000 دلار هەر پێشمەرگەیەکی کوژیاک 150,000 دلار زندانی سیاسی 150,000 دلار هەڵە بجۆ بارزە داوای غێرامەت ئەکا
کابرا هەڵەگەڕێت و ێژێ پێشەکانمان ئەفرۆشن ئەمانە جنازە فرۆشیان کردگە تێمە سەرە ئەم مەوزوعە بەڵام با لە ئەوڵ ئەمە بکەمە بۆتان ئەتا بزانن ئەوانەی وانە حەلیمە کوردستانە مشتە ئینسانە دروزنە بە معنای واقعی بە معنای واقعی بێشەرەفن بە معنای واقعی ئەحمەق و نادروسن تۆ یەک حقوقدان خۆ قسە زلیان فرەواتیە ئوستاز جامە ئەو قسە زل و قەڵەم وە دەس و حقوقدانی فرایان واتیە کە لە زل گوا کراواتە پانەکانەوە سنتێن قساکەن بەڕاستی میلەتی کورد و ئەو ئەحمەقانە یەکی جواوی ئەمانە ناداتۆ یا نازانم چۆن حکوومەتی عێراقی چێ و ناکاتە ئاسینە ئەمانە مقدمەی قانون ئەساسی عێراق قانون ئەساسی فدراڵە عێراق واتە فاجعه حمله به شهرهای مقدس و جنوب در انتفاضه شعبانی آنها را تحت تأثیر قرار داده است. آتش گورهای دست جمعی احوار دوجیل و آنان را داغ کرده است. درباره فجایع سرکوب قومی در کشتار حلبجه، برزن، انفال و کردهای فیلی سخن میگویند و از فجایع سرکوب ترکمنهای در البشیر الهام میگیرند. اهالی منطقه غربی نیز مانند بقیه مناطق عراق با کشتار رهبران، شخصیتها و بزرگان و آواره شدن افراد شایسته و خشکاندن منابع فکری و فرهنگی روبرو شدند. بر همین اساس دست به دست هم دادیم تا دوشادوش یکدیگر عراق جدیدی بسازیم، عراق آینده که از طایفه گرایی، گرایش های نژادی، مشکلات منطقه‌ای و تبعیض و طرد در آن خبری نیست. مقدمه قانون اساسی عراق فدرال و مسعودی بارزانی و جلی طالبانی چون به یک امضایان کرد. یعنی امانه اتفاقیان کرد لسر دارشتنەوەی عێراق، اتفاقیان کرد لسر ساڕێش کردنەوەی برین عێراق. ناوی ئەوە لە مقدمەکە کە لە ساڵ 2005 تو غەڵەت ئەکەی اتفاق ئەکەی لێ دووە ئەچی داوای غرامەت ئەکەی، چون لەم کوردەوارە پیاگیتیان نییە لە لەحاظە سیاسی و لە بەرامبەر ئەم مشتە نادروسە بوێسێ. دابێن کلک زەردەکانی بارزانی، کلک سەوزەکانی یەکێتی، دابێن حەپە حەپکەرەکانی دەرگایان ئەوانەی خەڵکی کوردەوارەکانی ترن، ئەوانە بێن جواو بەنەوە تۆ ساڵی 2003 حکوومەتە عێراقی ڕۆخیا، تۆ بە تانکە ئابرامزە ئەمریکایی نەچوویتە کەرکووک، تۆ بە هێزە پێشمەرگەی خوا چوویت، تۆ تەکە عادڵ عەبدولمەهدی و تەکە یارۆ تێ هەڵدریاگەکەی بانک دزەکە چەلەبی و تەکە ئەم حیزب الدەعوە و ئەوانە فەرقا کرد. ئەوان سەوارە بەر تانکە ئەبرامزە ئەمریکایی هاتن، تانکە ئەموانە ئەمریکایی هاتن. تۆ بە ڕۆڵە پێپەتیەکانی ئەم سەرزەمینە چوویتە کەرکووک، پۆلبریمەریان بۆت هەنارد. ئەگەر پیاو بوایتە تۆخمە دەستگاهە ئەستەخباراتی ئەلەوێ ئەتوت ئەم سەرزەمینە ئێمە بەهای سنگینی داگەن. یەک مجامع بين المللي كشتار بر عليه كردكان إشي بالرسميات بجناية جنگي وبجينوسايتي بناسي تو أمتا نكرت. دو نتوت إيما داواي غرامة جنگي أكين لحكومة إشغالجرة عراقي وإشي حكومة إشغالجرة عراقي 384 مليار دولار فقط بابت خسارة منابع إنساني
وە جینۆسایت ئینسانە کوردی بدا ئەویش تۆ 300,000 حساو کردگای یاڵەتە متحدەیە ئەمریکا بە پای کشوەرە لیبی 3 ملیۆن دۆلاری نووسا بە پای معمەر قەزافی بابەتە هەر ئەمریکایی وا لە پەروازەکەی لاکەربیا کەوتە خوار بەڵام تۆ چوویتە بەغا پۆل بریمەر تێتی هەڵدا پێی وابوو تۆ داوای ئیستیقلالەکەی تۆ داوای گیان تا دۆلارە کرد کاورای دائیمەن برسی تەجاوز پێکریاگە ژێرە دەسە ئەتلاعات و ساواکە شا کورە کاورای بێ ئێرادە خوازانەوە لەو کەرەجە چیان بەسەرتان هاوردەگە چەند بار تەجاوزیان پێتان کردگە وا بووگن و ئەیازە سوڵتان مەحموود هەڵەخەنەوە بە دەوڵەتە ئێرانی تۆ چۆن ئیستا ئەچیت داوای غەرامەتە 384 ملیارد دۆلاری ئەەکەی لە حکوومەتە عێراق قەبارەی قانون ئەساسیەکە شیاف ناکا پێدان بێرە حقوقدانێکی گەوادت بێرە قسەی لەسەر بکە بزانم تۆ شتێ تەوافقت لەسەری کردگە و لەسەری ڕێکەوتگی چۆن تۆ توانی غەرامەتی بسێنی بیکەی بە ئەحرۆم ئەمە یەک چون تۆ ئەم بەرگەتە سوودان تۆ ئەو وەختە کەرکووکی شەگرت و دوو دەسی داتە دەسیان تۆ پاشان ئەمە تۆ ئێژیتی ئێشێ شمالیەکان بابەتی جنوبیەکان لە ئەمریکا غرامەت بن مەگەر تۆ خۆت نەکردە مەواتنە عێراقی جەلە و مەسعود مەگەر ئێوە مەواتنە عێراقی نین مەگەر طبقە قانون ئەساسیە فدراڵە عێراق مەگەر ئێوە مەشروعیەتە دەسەڵات ناگرن نەمایشە انتخابات ناکەن مەگەر ئێوە ئەم کارە ناکەن مەگەر ئێوە دەوڵەتە عێراقیتان ئەحیان نەکردو مەگەر ئێوە نەتان کردو دوی غرامەت لە کێ داواکەی کوان ئەو جاش و مستەشارانەی هانە بەردەست تۆ و لە ئەنفالا شەریک بووگن تۆ ئیستەبێ معڕفیان کەی بە عنوانە جنایەتکارانە بەر عەلەیهە بەشەریەت وە هەڵیان کێشن کوان ئەی تۆ چەند نەفەرە کوشتگە لە خەڵکی هەولێر و خەڵکی سلێمانی کێ غەرامەتی ئەوانە هەدا تۆ لە یاروانی هەفتەی شوبات وا کوشتنە لە یاروانی ڕانیە ئەم ئەخیرە کوشتنە لە ڕۆژنامە نگارەکان کاوە گەرمیانی و سەربەست عوسمانە کێیەوا کوشتە کۆ تەمامە ئەمانەی وا تۆ حەزب کردن تەحتە ناوەوەی جەردە لێیانیدا و لە ناوی خیابانە موشک پیان کەوت و لێیان داوارم فەرەیدونش جوان ڕۆیەوە کوشتن کێ غەرامەت ئەمانەدا تۆ هەندەی تۆ غەرامەت ئەدەی ئەم بەحسێکی حقوقیە یعنی تۆ ئێشێ بیت بابەتە ڕابردوویەک کە لەمە ئاسات تێپەڕیگە ئاخر بە خەڵک هێژێت ئەمانە دەستکەوتیان بوو دەستکەوتەکەی بکە چاڵە چاو و باوکت بێ شەرەف دەستکەوتی کامەسە بۆ ملەتە کورد کوە ئێوە توانیتان ئەم گشتەمە ئاساتە بە سەرزەمینە کوردەوارە و هات یەکێکی بکەن بە جنوسایت ئەوە دەستکەوت بوو هەتانە کوە مابەقی خاکی کوردەواروا لە دەستچووگە بە مووسڵ و بە کەرکووک و کوایەوە هەر گوساخانە گشتیتاندا گۆرە تالای بەغا کوردەوارە کوا دەستکەوتان بێجگە لە دزیکردن لە نەوتە کوردەوار نەوتی کوردەوارتان فرۆشتگە دەخڵدانیتان فرۆشتگە پوڵە ئەمریکاییتان هاورگە گرتکتانە سەدەسەوە تۆ چی ئەەکەی بە پوڵ پارتی حیز چی پێ ئەەکەی شیافی ئەەکەیتە خوات چی پێەکە ئەیکەیتە نان و فاسۆلیا ئەیکەیتە سکس و بڕۆیتە قەی یەکتریا چی پێەکەی تۆ قودرەتی پێتەولی دەکەی موشەکی پێ دروست ئەەکەی چیت هەستۆ تۆ پوڵە بۆ چیە پەدەر سوختە ژێرخانە ئابووری بۆ دانیت لەشکر دروستەکەی بۆ لێدان و دوژمنەکانت تەکنۆلۆژیە ئەدزی و تێری تێ سەرزەمینەکەت ئینسانە کوردی قارەمانی پێپەروەردە ئەەکەی
کۆرە تۆ ئەو پەروەردەی وا کوردیەت لە ئینسانەکە کردووی بە پوڵ حیزە کردن خەڵکە پێ حیز کرد تۆ پوڵە بۆچیە پەدەر سوختە ڕۆڵەی ئازا پوڵی بۆچیە نادرۆست بۆچی تە بۆ خاتری وەی بکەتە ناوی حسابەکانە لە سویس لە بریتانیا ڕقم بچێتە سەرۆ دەی چی پێەکەی شیافە خۆتی یەکەی ڕقەمەکە چی پێەکەی تۆ کەر تۆ نادرست و حەج شکۆیەکە نییە تۆ پاسدارێ ئێرانی شەق دنیا داوەختن تا زاتە نییە لا بکەی تۆ قسە بکەی خەنجەرە ڕۆژە تەنگانەس وایتە ژێری تەجاوزا و قسە دەرنایە خەنجەرە بەسکە غیرەتە هەست تۆ پوڵە بۆچیە کاورای سوالکەرت بێشەرەفە تەجاوز پێکریاک چۆن مەحامیەکی نادروست نایە جواوە ئێوە بداتۆ بێژێت تۆ ئیتفاقت کردگە لە داڕشتنەوەی عێراقا تۆ چۆنەچی داوای غرامەت ئەەکەی دەی ئیستە ژێ کاورایە پاوەیی بوو بە جوانی حەزی بوو لە ژنێ ژنەکە مەحەلی نەنیا بە جوانی ڕۆژگار گوزەشت و کاورا پیر بوو لە دەری مزگەوت تا دانیشت و ژنەکەیش پیر بوو لە بەردەمی ڕابووتی سێ فڵانەکە سڵام سەری بەرزەو کرد و تەماشای کردوتی ئیستە بووە قەورە باوکت ئیستەوە پیر بوو گوم و جوانیم پێوە نەماگە تۆ ئیستەوە ڕێگەی دزی نەماگە ئەڕۆی بەرزیەکەی تۆ پێشەی ئەنفال بفرۆشی تۆ فشار بێری بۆ حکوومەتە عێراقی تۆ ئەو پیاگە هەی لە ژێرە دەسە حکوومەتە عێراقی بیتە دەرەوە ئەی نەفتەکە لەکوێ فرۆشی ئەگەر سپای پاسداران تەکتانەوێت بۆ ترانسپۆرتی کاتە خوارۆ 2/3 بوات و 1/3 فڕەداتە بەرە تۆ حەپکەی و کۆنتڕۆڵە مەردمە کورت بکەی بۆی چۆن نەفتەکە ئەفرۆشی ئەی بەستەنی و دۆن درمە و کاندۆم و لوبرەکەیت و ئەوانت لەکوێ بووتی قرس ڤایگرا و دیلدۆ ئەوانتە لەکوێ بووتیت تۆ ئەمانە لەکوێ تێری تۆ پولە بۆ ئەمانە گەرەکەی تروانیە مەجیکی مۆڵدانی فەحشەخانە ئەکەیت و کازینۆ ئەکەیت و حاڵی پێیەکەیت و حەزی پێیەکەی ئەمەسا حکوومەتە کوردیەکەوە ئێوە گەرەکتان و دروستی بکەن ئەمە کووردە کورە کاکەی کوردە خۆت بپرسە ئەمە کووردە باوای تۆ وابوو باوای تۆ بۆ پوڵ هەرچی کارە ئەی کرد دەی چۆن تۆ ئەمە بە کوورد دەزانی بە کامە پێناسە ئەمە کووردە بە ئەخلاقی بە ڕەفتاری بە هەڵس و کەوتی بەچی کاکە گیان ئەم مەردمە ئەحمەق بووگن خۆ هەروان نییە مەردمە ئەحمەق کریاگن چۆن دانەیەک وەکیلی تیانە حقوقدانی تیانە ئەو کوردەوارە بێتە دەرەوە بێژە حکوومەتە حەلیم خەیلی قەڵەتە کرد تۆ بە ئیتفاقی حکوومەتە عێراق دروست کردگە و هیچێک یەخ دەسە ناگرێتەوە هیچێ دەسە ناگرێتەوە تۆ ئەم خۆڵە بۆ کەیتە چاو مەردم تۆ پێت وایە فرە زەرەنگی مردمی کوردەوارە بە گرەوگان گرتگە حکوومەتە عێراقیت بە گرەوگان گرتگە نەڕۆڵە گیانتونیتەوە حەدە دەوڵەتە ئێرانی 1000 میلیارد دۆلار بە 1989 غرامەتی جەنگی گەرەکە لە دەوڵەتە عێراق یاوڵاتە متحدەی ئەمریکا وەختە سەدامی بۆ خست قەشەنگ عێراقی پێدا بۆ خوات هەنە تۆ عێراقی پێدا کاران و بەغایەکێکن تۆ فکرەکەی لە مۆسە تاتوانی بازی بکەی خەڵکی کوردەوار بچەوسێنی تۆ فکرەکەی بە موچە خواردن خەڵکی سلێمانی و هەولێرە گرتگە سەر گەرەوگان بە کوردیەت و تەوەهومە سەرزەمینە مادەری خەڵکی سنە و کرماشان و دیاربەکریش گرەوگان گرتگە تۆ فرە زرنگی کاورای سەرە ڕەش نا تۆ زرنگ نییە ئەم ساحە ڕۆڵەی کوردی تێنەهاتوو
تۆ 30 ساڵە خەڵکی کوردەواری داگیرکراوە لەلایەن کۆرپۆریشنی عێراقی و تۆ نابودیانەکەی، بێسەوادیانەکەی، بێدەرک و دەریافتیانەکەی، لە ئەخلاق و ئینسانیەت دووریان ئەەکەی. تۆ کەعبەی ئاماڵیانەکەی وەپوو، تۆ وات پێکردن، تۆ پەروەردەت کردن، وات پەروەردەکردن. دەناو مردمە قارەمانێک بوو، ئۆنسۆری کوردیەتیشی ئێستا کە ئێستایەتەیە. بەڵام تۆ هەم ئەوانێ بەگرە و گانگرتەدا، هەم بە تەوەهومە کوردیەت، بە تەوەهومە کورد بوون و بە تەوەهومە سەرزەمینە مادەری و سەرزەمینە دایکی کوردەکانی ترە بەگرە و گانگرتەدا. بۆ کێ؟ بۆ کۆرپۆریشنەکانە مەنتەقە. بعد تۆ فکرەکەی پولە بوێت سەرکەوتگی، پولە بوێ ئەتوانی کارکەی. نا، ئەو پوڵە بە دەردە شیافکردنە بنەماڵەیە بارزانی و تاڵەبانی ئەخوا شیافی بکەنەوە خۆتان تا حاڵتان خاست بوێت. دەنا تۆ نەک 1 ملیارد دۆلار، 1 تریلیۆن دۆلاریشت بوێت، هەر خوێڕیت، هەر بزنیت، هەر تەجاوز پێکریاگی، هەر توخمە حیزی، هەر هیچ وەک ناتوانی پێیاگویت. دانەیە پاسدارە ئەسفەهانی بێت گشتتان ئاوسەکە، نەک ملیاردێ، 4 تریلیۆن دۆلار تۆ پوڵە بوێت. ئەفسەرێکی بەغایی کەوتە ڕێ، تۆ لە هەولێر و ئاوسوگی و بە خاس بزانی پۆل و پارە ئەگەر گەیی ڕۆخانتان وە دەرچووی فکرەکەی دەرئەچووی بەم پول و پارە، ڕۆیتە ڤەنزوێلا و ئارژانتین و ئەچیتە لەندەن و بریتانیا خۆت ئەشاری تۆ وە گیانە نەنەد وە گۆڕەکەی مچەت دەرە تێرین لە کوونەکە تا قەرانی ئاخریەوانی وا لە دەستانە دەسە دەرتێرین، محاکمەی عادڵانە ئەکەین و ئێدامیش ئەکەین. ئەو با خاس بزانی ئاگاتان لەو بێشەرەفیە بوو گەرەکیانە پوڵ غرامەت بسێنن، پوڵ غرامەتە ئەنفالەکان، ئەنفال بووگەوە کارت بۆ ئەم بێشەرەفانە. هەر وەختێ مەیلیانە یخەنە سەرە سفرەکە، بۆ ئەوان کورد ڕقەمە، ئەبزار گەیشتن بە ئەمیال و ئارزوەکانیانە. ئەمیال و ئارزوەکانیان چییە؟ فاصلەی 1 وەجەبە لە سکیانەوە ناو گەڵیان. بەچی تەئمینەوێ؟ بە دۆلار. ڕقەمە، کورد ڕقەمە بۆ ئەمانە. کوا غەرامەتە ئەوانەی وا خۆت کوشتگنت بێشەرەف کوا. بۆ دانەیە هەڵناسێ بێژە غەرامەتە ئەوانە کوا. ئەو زیندانی و ئاوارەکردنە ئەوەی وا وەجبە ئینسانە کوردی هەڵتێ لە دەسە ئێوە، لە دەریای ئێژا قەرش ئەیان خوا، لە ناوە ڕێگە برسێتیان خوا، لە ناوە ڕێگە تەجاوز و تەعەدایان پێەکرێ، لە ناوی یەخچاڵە یەخ ئەکەن. ئەوانە کێ غەرامەتیانەدا؟ تۆ مەسئولی مەسعودە بارزانی، نێچیروان بارزانی و پاڤڵە تاڵەبانی و قوبادە تاڵەبانی. کێ مقەسەرە؟ کێشە غەرامەتەوانە بە؟ غەرامەتە فەسادە ئەم ملەتە کێیدا؟ کێ عاملە فەسادە ئەم ملەتە بوو؟ کێ ملەتێکی پڕکەرامەتی ئازای سەربەستی کوردی کردە کۆیلەی پوڵ و موچە و فەساد؟ کێوا بێ ئێرادەی کردن؟ لەزات زەرورەتە خستنە ئەم جرسومەیە فەسادە وا لە ئەولەویەتی هەر ئینسانێکی شۆڕژگێڕی کوردیە. وا کە ئەوێنن ئەمانە حتا لە بەرگە و کارتەکان کە بازی پێەکەن لە خۆیان سەخیفتر و نادروستر و بێشەرەفتر و توخمە تەجاوز پێکریاکتر نییە. تۆ چۆن ساڵە 2003 چووی دەوڵەتە عێراقی دروست کرد؟ وەکو ئەو حیزەکەی حیزبی دموکرات و کۆمەڵە وا بە فەرمانە خاتەمی و بەیتە ڕەهبەری هان بە شوێن ئاشتیە ملیە کۆمەڵە و دیموکرات
ئێوە هەر معامڵەیە بکەن لەسەرتان حساو ئەکرێت پێی سەدانەوە دانەتان ئەکەنین. تۆ هیچ قەڵەتێ ناتوانانی تحتە ناو ملەتە کورد بیکەی و ئومەتە کوردی بیکەی. تاران هەنە ئێمە کەسێ بە ناوە فارس نازانین، ناسیۆنالیستێک بە ناوی ناسیۆنالیزمە فارسی ناناسین، نامەوجودە. یە دەوڵەتێکی کۆرپۆرێشنی دەوێت دانیشتکە ئەی ڕۆخێنین بە عینوانە متەجاوز و ئەم سەرزەمینە دروستەکەین. 384 ملیار دلار پوڵە لەشیان گەرەکە وا ڕۆژ ئەوەڵ نایەتوانی بە ناوە جینۆساید بیخەنە جێ لە دنیا. ناتوانی نایکەن. وازاتیان نەبوو بە پۆڵ برێمە بێژ ناڕۆی لە دەرەوە. هەر غەڵەتێکەکەی بیکە، ناینە ناوێم دەوڵەتە، هەر غەڵەتێکەکەی بیکە. سەرە تانکەکانە بێرە بەرەوە هەولێر بابێت نایکەین. چینەکە ئەمریکا حەملەیە کرد ئەتانی خوارد، کوننەوە خۆتانی تیا بشارنەوە، تۆخمە تەجاوز پێکردیاگنە. ئێوە ئێمەتان لە خاوەرمیانە کرد گەسە بەچکە جوولەکە. ئێوە منفورترین و کەسیفترین دەوڵەتە دنیا کە دەوڵەتە ئیسرائیل بێت. هەر بە درۆ نووساندکتانە بە کورد. ئێوە مشتێ بێشەرەفە حکوومەتە حەلیم. جوولەکەتان بەسەر خاک و سەرزەمینە ئێمە حاکم کردە. ئەوە جوولەکە زوا فەسادی خستکەسە ناوە مردمە. ئێوە گشتان تۆخمە جوولەکەن. دایکی لەمانە بکۆڵێ تۆمانە کێن بنەچەقیان کێز تۆخمە کێن ئەمانە. ئەم تۆخمە تەجاوز پێکردیاگەنە تۆخمە کێن. چۆن لەو حکوومەتی حەلێمە کەسێ نایەتە جوا و بێژە مەسعود بارزانی تۆ قەڵەتەکەی قەڵەتی واکەی تۆ بۆ ئیتفاقەکە حکوومەتی عێراقی دروست کرد. دەی تۆ ئیتفاقەکە چۆن نەتوانی بڕۆی تۆ بێژی ئیسە داوای خزارەتەکەم. نەگە عێراقە فدراڵ تۆ دروستە نەکرد. دەگرا مەردمی کوردتان بە گرەوگان گرتگە، بە حیزە پێشمەرگەتان ئەنازن. حیزە پێشمەرگەوە دەردە حیچێکە ناخوا. بابزانیت دەوڵەتە ئێرانی و ویاڵەتە متحدە پلانی هەست بۆتان، بەڵام ئێمەش نایەڵین ئەوە بڕاتەخوا لەگەلوتان، نایەڵین ئەو فەسادە تا ئاخر بیکەی، تا ئاخر بیخۆی. باوەڕکە نایەڵین. باوەڕکە لەم جیلەتان بێ ئەتانگرین، لە جیلە داهاتوو بێ ئەتانگرین. باوەڕکە بارەگای قەبرەکانی باوکەکانتان ئەکەین بە توالەتە عمومی، هەڵی ناتەکێنین، ئەیکەین بە توالەتە عمومی. خواشترین مستەراوە دنیا کە ئەو مێژوە لە کەسافەتە بنەماڵەی ئێوە و خائنانە ئەم سەرزەمینە دیار ببێتە مێژوویەک لە هەر کوێی دنیا بەچکە خائن و بنەماڵە خائنیان دی. ملیۆن ئینسان بەهنێرن بۆ دەفعە حاجاتە خۆیان بەسەریانەوە. تانکەینە نمونە لە تاریخە. بۆیە وەختێسی خەڵکی بزانێ ئێوە بە گرەوگان گیریاگن بەم حکوومەتە حەلیمە. بارمتە گیریاگن. حکوومەتە حەلیم بە موچە خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆکی گرتگەسە بارمتە، بە تەوەهمە سەرزەمینە مادەری و بە تەوەهمە کورد بوون کوردەکانی تری گرتگەسە بارمتە. لێدان و کوشتنە هەر کام لە مەسئولین ئەم حکوومەتە وەزیفە و ئەرکە ئەخلاقی ئینسانی ئینسانە با شەرافەتە کوردە لە هەر کوێی دنیا بێت. ئیعلام شەڕ سەراسەری بەر عەلەیه دەسەڵات گەندەرە حکوومەتە حەلیم و تەواوە بازووەکانی. ناوێ بەڕاحەتی پابخەنە ناو ئەستانبوڵ، ناوێ بتوانن بەڕاحەتی پابخەنە ناوی سلێمانی و سنە و کرماشان و مەهاباد و ئەوانە، ناوێ بتوانن ئەو کارە بکەن. و ئەمە ئیعلامە شەڕ سەراسەری ئینسانە کوردیە بەر عەلەیه جرسومەی فەساد. مشتە تەجاوز پێکریاگەن لە کەرەژنشین کە لە دەورانە کەرەجیانە سەدان تەجاوز بە ڕۆح و ڕەوانیان کریاگامانە. مشتێ بەچکە تەجاوزە نەمانە.
ئێستا کەوت کەسە بیرە بەچی پوڵە ئەنفاڵەکان بسێنی پول بسێنی شیافی بکەیتە خوات. کاورا پوڵی گەرەکە شەرەفی بێت، پوڵی گەرەکە غوروری بێت، پوڵی گەرەکە هونەر دروستکە، پوڵی گەرەکە مەردانەگی دروستکە، پوڵی گەرەکە قودرەتی پێ دروستکە. تۆ پوڵە بۆچی گەرەکە بۆ خاتریەوەی شیافی بکەیتە ناوە خوات؟ بۆچی گەرەکتە پوڵ تۆ؟ لایەوە خوات.